بردف که برای فرمانداری ناوندی غیزن امریکی سنتوم کلونل جو بوچینو ده هف پیوینه که تایبت کل گل روداوی چه کرد تشتی غریب گوتن بنیرن ده بیجا یک نه ست سربازن امریکی لسوریه هنه ده بیجا ارکیوان جی بجی کرنا آرامیه شر دجی داعشه و بهس کرنا کردان و حسده جبوج نافبرنا داعشه برپرس اوفیس روداوی لواشنطن دیار کرده او هف پیوین انجام ده دیار کرده جه کلونل امریکی بوچینو پرسا ایرشین ترکیه لسر روژ آوای کردستانی دکه بوچینو ده بیجه امریکا بخواه حسده دجی داعشه آوا کر و با آوایی که جدی پشتگیریا حسده دکن کلونل امریکی گوت دماکو او گوتنه که باش جبو هزین سوریا دموکراتیک حسده دکن یکسر بالیوزخانه انقره بالیوزخانه ترکیه بانا دکوه پیواندیه و دخوازه بحثا حسده نیکرن دبیجه هنک جاران وزارت دروaya امریکا جی جوان دخوازه که بتا آوائه که بحثا هزین سوریا دموکراتیک و حسده نک I will start with the SDF. And do you think that the United States is... پێتوایە کە ئەمریکا زۆر جددیە کاتێک قسە لەسەر ئۆپراسۆرەکانی تورکیا دەکات لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا کە وای کردووە ئامانجەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانی بۆ تێکشکانی یەکجاری داعش لاواز بکات؟ We're serious about our commitment to the Syrian Democratic Forces, yes. ام لسر پابندبونا خواه به هزین سوریا دموکراتیک را جدینه. به باوریا من مهزین سوریا دموکراتیک جبو شر لدیجی داعشی آوا کرد. ده پنتاگونه دا پابندبونا که راستقین به هزین سوریا دموکراتیک را هیا. ئەی ئەو هەڕەشانی کە لەسەر حەسەدەن گف جالیه کیوه. ئەو هەڕەشان لە تورکیاوە دێ. It's tough because از نخوازم به اشکره بکم لأف زحمته جبر که ام ترکیه شر لدیجی روسیای ده وکه هفسوزکی ناتوی دخوازن کنها شر روسیا و اوکراینای ده آستنگ بیا ام ترکیه وها دخوازن ایجار اف ده چاوا چارا سر ببه ام دخوازن ترکیه وها بشتار به لی ام دبینین که ترکیه لدیجی حسده ایجار دم از ده فرمانداری هزین امریکای ده بوم ترکیه گلک لدیج بو که ام هر جار به اشکره پس نه حسده بدن لو ما از ده ترسم ئەوان هەموو جارێک پێوەنیتان پێوە دەکەن کاتێک بە باشە باسی هەسەدە دەکەن برەیە بالیۆزخانەیە لە ڕێگەی باڵوشخانەوە مە پەسنە هەسادە دەدا کە هەفکارێکی مەیە و مە ئەو وەکە هەفکارێکی دەنرخان لێ تورکیا بالیۆزخانەیە تورکیا پەیوەندی بە مەرا دیکەن و دگوتن هون دikarin vê تویتê jê bibin divê fermandariya hêzên Amerîka van gotinan rabike ئەمە شتێکم بیرە خاتەوە کە ڕاگەندرایە کە بوو لەلایەن هاوپەیمانی دەوڵەتیەوە کاتێک هەندێک هێرش لە سووریا هەبوون و بەماوەیەکی کەم ئەو تویتیان ڕەش کردەوە ئەمە لە سەرداوای تورکیا بوو بەڕاستی و تەمام نایە بیرا من ئەمە ئەو کاتە بوو کە ئەمریکا درۆنێکی تورکیایی لە سووریا خستە خوارەوە چونکە درۆنەکە نزیک ببووە لە بنکەیەکی ئەمریکا لە باکوور ڕۆژهەڵاتی سووریا gelekî rast e belê rast e erê ew di bîra min de ye تورکیا داوای لێکردن کە ئەم پۆستە لە تویتەر بسڕنەوە tê bîra min ku me postek zerbarê wê de kiribû nayê bîra min ku jê birin lê tê bîra min di demek diyar de ji aliyê wezareta derve ve em hatin hişyarkirin ku em behsa hesedê nekin mebesta min ew bû ku hesede di şerê li dijî Daişê de hevkarê me ye û tenê me ew weke hevkarekî dinirxan rewş li rojhilata navîn gelekî aloz e di demekê de ku Tirkiye bi qasî ku ji destê wan tê dixwaze ji piştgiriya Amerîkayê sûd werbigire ew ê heta ku ji destê wan bê dê ji endamtiya NATOyê sûd werbigirin ئەگەر دوایین پرسیارم لەسەر ئەم بابەتە بکەم ئایا هیچ هەوڵێکی دیبلۆماسی لەلایەن ئەمریکاوە هەیە کە وا لە تورکیا بکات هێندە تون نەبێت بەرامبەر بە هەسەدا biya min tekane rêya xweparastinê cîbîcîkirina hêzên Amerîka li gel hesedê ye Tirkiye jî vê yekê baş dizane eger ew êrişî hesedê bikin nikarin serbazekî Amerîkayê jî bikujin ji ber ku ew dê ji bo Tirkiye bibe karesat an American soldier. That would be catastrophic for Turkey. So